نەشتەرگەری بە نازۆر یەکێک لە داهێنانە پڕبەها و گەورەکانی جیهانی پزیشکی سەردەم. ئەمڕۆ بە جۆرێک گرنگی و بایەخی هەیە کە ڕەنگە پێوانەکردنی بە ڕێگا کۆنەکانی نەشتەرگەریەکان ناڕاست بێت، چونکە جگەلەوەی شوێنی نەشتەرگەریەکە کەمترین بڕین و برینی هەیە، زیانێکی کەمتر بە نەخۆش دەگەێنێت و ڕێژەی سەلامەتی زیاتر بۆ نەخۆش دابین دەکات. بەڕێزم، جەنابەت بەشێک لە سیەکان التیهابی کردووە و هۆکاری التیهابە ئەوەیە کە دوو دەمار هەن لە شاخ خوێنبەری دڵەوە خوێنە گوازنەوە بۆ سیەکانت ئەمانە کێشەکان دروست کردو. ئەبێ ئەو بەشەی سید لابێت کە التیهابی کردەوە، ئەبێ ئەو دوو دەمارش کۆنترۆڵ بکرێ و لاببرێت. بەڵام هیچ مەترسە، ڕاستە عەمەلیاتە، بەس ئەمە بە نازۆڕێکە ئینشەڵڵا کونێکی بچووکە لە کونەکەەوە هەردوو ئیشەکەت بۆکەن دەخوای گەورە ئاسانیکە. لە ئێستادا قسە لەسەر نەشتەرگەریەکی جیاوازەکەین، لابردنی بەشێکی سیەکانی نەخۆشێک کە تێک چووە، چونکە لە جیاتی ئەوەی خوێن لە سیەکانە وەربگرێ لە شادەماری دڵەوە خوێنی وەرگرتووە. سەرڕای ئەوەی لە جیهاندا یەکدەنگی نیە لەسەرەوەی کە لە ڕێگەی کردنەوەی قەڤەزەی سنگەوە نەشتەرگەری بۆ بکرێت یاخود لە ڕێگەی نازۆرەوە. بۆیە گرنگی و زیرەکی بڕیاری پزیشکی نەشتەرکار لێرەدا لەوەدا دەردەکەوێت کام ڕێگا بۆ نەشتەرگەریەکە هەڵدەبژێرێت. سوپاس بۆ پەروەردگاری گەورە و میهرەبان. ئەم نەشتەرگەریە لەلایەن دکتۆر فەهمی حسێن کاکەمەدەوە بە نازۆر ئەنجام درا و توانرا نەشتەرگەریەکە بەسەرکەوتووی جێبەجێ بکرێت. ئەمەش یەکەمین جار نییە کە بەم ڕێگایە نەشتەرگەری ئەنجام بدرێت، بەڵکو چەندین جاری تریش ئەنجام دراوە و سوپاس بۆ خوای گەورە سەرکەوتوو بووە. بۆیە جێگەی دڵخۆشی و ئومێدێکی گەورەیە بۆ ئەوانەی پێویستیان بە نەشتەرگەری دەبێت و دەتوانن بەم ڕێگایە کە ڕێگایەکی ئاسان و سەردەمیانەیە نەشتەرگەری ئەنجام بدەن. بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەکتان.